میوانداری بەڕێز دکتۆر ئاودێر عەبدولواحید سپۆڕی بازرگانی و ئابووریمان کردو. دکتۆر بەخێر بێ. سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس. بۆ پرسیارە دەست پێ یەکەم ئەم جەنگە بەردەوامی هەیە. بەڵێ. کاریگەری قوڵە ئابووریەکانی واروها لەسەر کردی بازرگانی و ئابووری بۆ ناوچەکە و جیهانی چیە بێت؟ وەی کاک پشتیوانە بە شێوەیەکی گشت ئەگەر نەختێک بچینە پێشەوە با لەم شەڕۆ دەست پێ نەکەین. زۆربەی زۆری شەڕەکان کە لە جیهانە ڕوویەوە هەر هەمووی من لە زۆربەی چاپێکردنەکانە باسی یەکەم کاتێک کە ئاڵۆزی و شەڕ لە شوێنێکە ڕوودەدات پەیوەندی ڕاستەوخۆی ئابووری لەسەر ئەو شوێنە ئەبێ بەمەرجێ بزانرێ مەودای شەڕەکە چەنە. مەودا وەکو ئێستا جەناب لە راپۆرتەکەی خۆتا باسە کرد زۆر ئەو وشەیەم بەدڵ بوو کە باسی چرکە و دەقە و سەعاتێ کرد. ئێمە بە چرکە و دەقە و سەعات ئیشەکەین. هەتا وەکو مەودای شەڕەکە زۆر بێ کاریگەری ئابووریە خراپەکان نەرێنیەکان کاریگەریشی ڕاستەوخۆی ئەبێت لەسەر ئەو وڵاتانی کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە شەڕەکەیان و ئەو وڵاتانی کە بە شێوەی ناڕاستەوخۆ لە شەڕەکەیان. بۆ نمونە ئێستا بابڵین ئەم شەڕی کە بابڵین جاریشکە بگەڕێنەوە پێشتر لە شەڕی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێراندا کاتێک لەبەر ئەوەی 12 ڕۆژی خایان لەبەر ئەوەی شەڕەکە توڵی نەکێشام سیرمان کرد ڕاستە کاریگەری ئابووریەکان نەختی هەبوون کاریگەرە بازرگانەکانیش بە هەمان شێوە هەبوون بەڵام نەچوو بۆ ئەو بابەتەوەی کە نایبرین خەڵی ئەحمەر یاخۆت با بڵێن بۆردەرلاینێک بڵێن ئیتر لێرەوە تەواو خەتەرە وەزعەکە بەرەو خەتەری ئەڕوا. ئێستا هاتوونێتە ئەم شەڕەوە لەم شەڕی کە ئێستا هەیە زۆربەی زۆری ئەوانی کە پێشبینیان نەکردە سەوریان نەکرد ئەم شەڕە بۆ ماوەی 2 بۆ 3 هەفتە ماکسیمەم مانگێ بخایەنێ. بەڵام ئێستا گۆڕانکاریەکان زۆر بە خێرایی ئەڕوا. گۆڕانکارەکان زۆر بە خێرایی تەقەلوبەکە بەڕاستی ئێمە هێشتا نەچونێتە هێڵە سوورەکەەوە نەخێر بەڵام ئەگەر ئەم شەڕە بەردەوامی هەبێ بۆ نمونە بڕۆ بەرەو مانگێکی تر بڕۆ بەرەو 2 مانگێکی تر بە دڵنیایەوە چینە دیوی هێڵە سوورەکەەوە لە هەمان کاتە ئەو بڕیارانی کە ئەم دوو وڵاتە ئێن لەسەر شەڕەکە بۆ نمونە کە ئێستا سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا باسیەوە کە کاڵە من لەو تاقەی وڵاتێکی وەکو ئێرانێم ئەوژەڵێ من لە تاقەی خەلیجێم ئەمە کارەساتە کارەساتێکی گەورە ڕۆیە تەنها با ئێمە باسیەوە نەکەین بۆ نمونە ئێمە کارەبامان نابێت بە چرایە تەحەموولەکەین تۆ نەخۆشخانت هەیە پیر و پەکەوتە هەیە قوتابخانەکانت هەیە ژێرخانەکان ژێرخانی ئابووری کارگەکانت هەیە ئێران وڵاتێکی گەورەیە کارگەی زۆری هەیە ئێمە وەکو هەرێمی کوردستان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ و کاتابین بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەرکەوتە ئەبی کاریگەریە ئابووری و بازرگانەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ کارەکاتە سەر هەرێمی کوردستان کە کارگەکانی ئێران وەستا کە یعنی مەوداکە ئەزانرێ لە کاتێکە ئێران هاوبەشێکی باشی بازرگانی بەڵێ ئێمە وەکو بە تایبەتی هەرێمی کوردستان دوو دەواازی سەرەکی کە ڕۆژانە هەمانە ئیبراهیم خەلیل و باشماخە هەتاکو دەواازەشمان زیاتر بێ باشتر لە ئێستادا جم و جوڵەکان لە ڕووی دیوی ئێرانەوە هەستەکەم نەختێ سستی پێوە دیارە بەڵام شکر بخوا تا ئێستا هەر نەوەستاوە و دانەخراوە ئینشاءالله بە زووترین کاتم زۆر باشە. دکتۆر ڕەنگە ئەم پرسیارە زۆر ئاڕاستە بێتەوە بەس پێم وابێت لە تۆ باشترم دەست ناکەوێت کە پرسیاری ئاڕاستە بکەم لەم جەنگەیە زەرمەندی گەورە کێیە و کێش سوودمەندە؟ ئەم پرسیارە زۆر جێی بایەخە ئەم دائیمە لە هەموو شەڕێکە لە هەموو شەڕەکانی تراکە بینیومانێتتر لە جەنگی جیهانی یەکەمەوە یەنی لە پێش ئەوەی هێنی هەتاوکو ئێستا کۆمەڵێ وڵات هەبووە زەرمەند بۆ کۆمەڵێ وڵات هەبووە سوودمەند بووە براوی یەکەم لەم شەڕەیە لە ڕووی ئابووری و بازرگانی ئەمە بەس باسی ئابووری و بازرگانی باسی سیاست و ئەوانە نیە لە ڕووی ئابووری و بازرگانیەوە براوی یەکەم رووسایە رووسیا کاک پشتیوان فترەیەکی زۆرە لە شەڕی ئۆکرانیایە دروست ماوەیەکی زۆرە لەم شەڕەیە بودجەیەکی زۆری بۆ دابین کردووە بەڕاستی بمانێت وەکو سانکشنێک ئەمریکا حسارێک ئابلوقەیەکی ئابووری لەسەرداناوە کە ئەویش زۆر با بڵێن تەحەڕوکی بازرگانی و ئابووری لاواز و سستە و یاخود ناتوانێت بە حکمی ئەو سانکشنێکە لەسەرێت بەڵام لە ئێستایەوە تا ئەمریکا گڵۆپی سەوزی بۆڵ کردووە بڕۆ نەوت فرۆشە غاز فرۆشە ئەویش بە ئیسراحەتی خۆی سەعر لەسەر غازدانی بەم نرخە بە ئیسراحەتی خۆی ئەتوانێت بەدڵی خۆی سەردانێ بە تایبەتی وڵاتانی ئەوروپا کە پشت بە غازی رووسیا دەبەستن ئەوە براوی یەکەمە زەرمەندی یەکەم و ئێمە کۆمەڵێ زەرمەندمان هەیە لەم ئینەیە ئەو وڵاتانی کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە شەڕەکان هەمیان زەرمەند یعنی تۆ بۆ نمونە ئیسرائیل زەرمەندە ئیسرائیل ڕۆژانە لە سەرەتای 2 هەفتەی یەکەمی شەڕەکە
بە پێی ئەو داتانی کە حکوومەتی ئیسرائیلی خۆی بڵاوێکاتەوە 660 ملیۆن دلار خەرجی هەیە ئەمریکا ملیارێک و 100 ملیۆنی هەیە ئێستا زیاد بووە خەرجەکان زیاد بووە چکە ئیسرائیلیش ئەمڕۆ لێدوانی کێبوو باسی لەوە کرد ئەوید لە 2 ساڵی ڕابردووە بەس لە جەنگە 57 میلیارد دلارمان خەرج کرد ئەوە بودجەی وڵاتی 10 ساڵی وەکو وڵاتێکی ئەردەنا کەواتە ئێران بە هەمان شێوە بە هەمان شێوە وڵاتانی کەندا و هەر لە سەڵتەنی عومانەوە لەو سەڵتەنی عومان بەڕاستی فەقیرە لەوەتی هەبووە پێی ئەوترێت سویسرای کەندا و سویسرای ئاسیا چونکە دائیمەن نێوەنگیر بووە دائیمەن لە هیچ شەڕێک و لە هیچ ئاڵۆزیەکە هەتا ئەو ماوەیەشی کە قەتەر کێشەی لەگەڵ وڵاتانی تری کەنداوی وەکو سعودیە و ئیمارات و کوێتا هەبوو ئەو بە هیچ شێوەیەک تەداخلی تەڕەفگیر نابوو دائیمەن نێوەنگیری بینیەوە بەڵام ئەوە بزانم ئەمڕۆ بۆ گەر هەڵە نەبنیا دوێنێ بوو ئەویش نختێک بەرکەوت ئەم وڵاتانە هەر هەمیان زەرمەند دەبن ئێمە کە ئەڵێن زەرمەند دەبن زەرمەند دەبن لەلایەک لە لایەکی تر کامیان زەرمەندە زۆرەکە ئەبن کە ئێمە زەرەکان زۆرن وڵاتێکی وەکو ئێران کاک پشتیوان ئێمە ئەگەبێ بیرمان نەچێ داهاتی ساڵانی وڵات دەوڵەتێکی وەکو گەورەی وەکو ئێران 450 بۆ 500 میلیارد دلارە باشە ئێمە اینە کەنداو لە کەنداو کێمان هەیە سعودیە کوێت قەتەر ئیمارات بەحرێنمان هەیە قەتەر 230 میلیارد دلار ساڵانە داهاتێتی کوێت 163 میلیارە باش وڵاتی وەکو ئیمارات 450 بۆ 500 میلیارە سعودی 1 تریلیۆن دلار داهاتێتی ساڵانە ئێران چەندی داهاتێت 450 بۆ 500 میلیۆن باشە ئێمە لێرە چۆن زەرەکە حسابکەین وڵاتێکی وەکو قەتەر کە 236 میلیارد دلار داهاتی ساڵانەتی ژمارەی دانیشتوانی 2.5 میلیۆن خەڵکە 2.5 میلیۆن بە قەتەڕیەکان و بە ئەجنەبیەکانی شەوەیانی بەوانەیەکی کە لەوێش کارەکەن لەوانەیە کە مافی مانەوەیان هەیە و مافی کاریان هەیە لە 115 ئەو 2.5 میلیۆنە قەتەرین ئەی ئێران 450 بۆ 500 میلیاری هەیە 92 میلیۆن کەسە کەواتە کێ زۆر ژمارەکان پێمانەڵێ داهات پێمانەڵێ سامانی سروشتی پێمانەڵێ ئێمە یەک شتی کەش هەیە با نختێ لە نەوت و غازیش بینە دەرەوە ئەسا عێراق ڕاستی ئێمە دامن باسی عێراقەکەین عێراقیش تەبەن لەمە هەر زەرمەندە بە دڵنیاییەوە داهات با بڵێن هەناردەی نەوتی وەستاوە بە شێوەیەکی گشتی بەڵام عێراق جارێکی کەش هەر زەریری کردوتەوە ئاسمانی داخراوە هەر فڕۆکەیەک کە لە دەواازەی خوارەوەی باشووری عێراقەوە داخلی وڵاتی عێراق بێت و لە زاخۆ کە دەرەچێت یا بە پێچەوانەوە بڕی 350 دلار حەقی بەکارهێنانی ئاسمانی عێراق ئەم داهاتەشی لە دەست دەرچوێسا ئەم داهاتە مەزەندە ئەکرا ساڵانی پێشوو ساڵانە 7 میلیۆن دلاری پێکرد ئەچوو بۆ 100 میلیۆن لەم ماوەی ئەخیرا هەتاکو دزیشی 200 میلیۆن دلار ڕۆیشت بۆچی لەبەر ئەوەی بەوابەی ئاسمانی عێراقێکێکە لە هەرە گرنگترین بەوابەکانی جیهان چونکە ئاسیا ئەبەستێتەوە بە ئەوروپاوە فلەبەر ئەوە زەرەکان بەم شێوازێ باش باسی کەنداوی عەرەبیت کرد بینیمان لەم دوایەیە لەم چەند ساڵێم دوایە قەتەر و خەلیج لەو پەڕی پێشکەوتنە خەڵک هەمووی حەزیەکە عقارات لەوێ بزنسەکەی لەوێ پەرە پێ بدا و ببووە ناوەندێکی گەورەی سنتەرێکی گەورەی بازرگانی بۆ بابەتی کریپتۆ و هەروەها بازاڕەدارایەکان ئەم جەنگە چەند ئەیباتە دووە ئەم جەنگە ئەیباتە دووە بەڵام کاک پشتیوان دیسان و جاریش کاگەڕێنەوە بۆ ئەو وڵاتانی کە ناوەتێنە شتێکمانێ پێوتری ئینفراستراکچەر بنیەی تەحتی ئایا بنیەی تەحتی ئەم وڵاتانە زائیدەن ئەمە یەکێک لە فاکتەرەکان فاکتەری دووەم ژمارەی دانیشتوان فاکتەری سێهەم داهاتی ساڵانە فاکتەری چوارەم داهاتی تاکە کەس ئەمانە هەمووی کۆکەیتەوە سیر ئەەکەی ئەو وڵاتە هەتا چەند هاتوۆتە دواوە بە ڕێژەی چەند لەوانەیە بۆ نمونە ئەو داتانە تاوان لە دوای شەڕ حساب بکرێت بۆ نمونە قەتەر لە 115 هاتوۆتە دواوە بەڵام سعودی لە 125 هاتوۆتە دواوە ئەبێ ئەم داتانە هەمووی کۆ بکرێتەوە لە دواییە جەمع و تەرحێکی ماتماتیکی ئەکرێ ئەو کاتە ئەزانی ئەم وڵاتە چەند هاتوۆتە دواوە ئێستا لە ئیماراتە ئەتوانین بڵێن تا ڕادەیەک جم و جوڵی با بڵێن باسی مڵکە کرد لەوێ تقریبەن ئەتوانم بڵێم وەستاوە چۆن وەستاوە نەوەستاوە لەوەی کە کەس هیچ ناکڕێ و کەسیش هیچ نافرۆشێ
خۆشتی کەش هەیە لێرە ڕاستە لەوانەیە هەندێک کەسێ بترسێ بە تایبەتی ئەوروپیەکان بەپەلە بکەن وابزانانی ترم شەڕە زۆر درێژخایانە بێت و جاریشکە ناتوان لە ئیمارات بژینەوە بە پەلە پرشوقەیەکی هێخانوێکی هەیە بیفرۆشێ بەڵام نەبووە بە دیاردا مادەم نەبووە بە دیاردا ئێمە لە بازرگانیە پێی ئەڵێن حاڵەتی وەستاو ئەم حاڵەتە وەستاوە یعنی حرەکەی بازرگانی مڵکایەتی لە ئێستادا لە ئیماراتە بە شێوەیەکی گشتی ئەتوانین تا ڕادێک خامۆش بۆ وەستاوە بەڵام بە دڵنیاییەوە ئەم وڵاتانە هەمووی زەرمەند دەبن تۆ دوو ڕۆژی کە لەکشتی کەشمان هەیە هەر کاکشتیوە مەوازی ڕپیوتیشن ئیکۆنۆمیک ڕپیوتیشن واتە سمعی اقتصادی بۆ وڵات زۆر زۆر مهمە واتە ئەم جەنگە زەربە لەو بەدڵنیاییەوە ناوبانگە بەدڵنیاییەوە بەڵام ئایا ئەم وڵاتانە لە دوای جەنگ پلانیان چییە و خەڵکە ئاشتکەنەوە ئەو خەڵکە ترسەکانیان بڕەوێنەوە جەنابە پیاوێکی ئابووری دەشتا نازانیە هەرچ وڵاتێک ئەمن و ئەمانیتیانە بێ یعنی اقتصادیشیتیانە دروست لەبەرەوە ئایا ئەوان چی ئەەکەن ئەوەی کە تۆ بیبینیت و واروها خوێندنەوە بۆی هەبێت ئەگەر جەنگ بوەستێ پێت وایە لە مودەیەکی زەمەنی چەندە خەلیجە توانێت بێتەوە خەلیجەی پێشم جەنگە زۆر کەم لە مودەیەکی زۆر قەوماتیان بەڵێ بۆچی من لە سەرتاوە باسی چین کرد با یەک نمونە بێنینەوە باش ئێمە لە نێوان ئێران لەگەڵ قەتەر با بڵێن ئەم دوانە لە نێوان ئێران و قەتەر کاک پشتیوان ئێمە کێڵگەیەکی غازیمان هەیە ناوی پارسی باشوورە یاخود باشووری پارسی باشوور ئەم کێڵگەیە 9700 کیلۆمەتر مربعە ئەم کێڵگەیە بەپی داتاکان کە هەیە لە سەر ساڵی 1970 کا دۆزراوەتەوە 49 ئەم ڕقەمە سێم ژمارێکە 49 بۆ 52 تریلیۆن مەتر سێجا غازی تەیە مەتر سێجا نەموو پێ سێجا چکە گەڵم پێ سێجا ئەبێ زەربی هەزارێکی نازانم دوای ئەوە ئەمەی غاستە ئەمە نیعمەتێکی خی گەورەیە سامانێکی سروشتیە ئال و بقعیا داینەوە لە ناوەڕاستی تر شوێنەکەی وا هەڵکەوتووە لە ناوەڕاستی کەنداوە ئەمە نیوەینا 6,000 کیلۆمەتر مربعی هی قەتەرە 3600 هی ئێرانە 3600کەی ئێران لێرەوە غازەکە بە لە بەندەری بوو شەهر لەبێ لە تەرمیناڵێک گۆڕانکاری کیمیایی بەکارهێنێ بەسەر ئاهێنێ معالەجەکرێ کە معالەجەکرا یە تەوزیعی ئەکا بەسەر دانیشتوانی وڵاتی ئێرانە 63 ملیۆن هاوڵاتی سوودمەند ئەبن لە غازی ماڵەوە یعنی 63 ملیۆن هاوڵاتی ئەتوانی بڵی لە سا ڕێژەی لە سا هەفتای هاوڵاتیانی ئێران سوودمەندن لەو چێلگەیە کە غازی ماڵەوەیان بۆ دابین نەکرێت ئەی قەتەر چی لەکە قەتەر بڕێکی کەمتری لێ دەرەهێنێت لەبەر ئەوەی 600 جار خاتە ئەویش دیسانەوە معالەجاکرێت کە معالەجەیەکە ئەیکا بە غازی شل هەناردەیەەکە دروست باشە لە دوای شەڕ ئێران ئەو غازە ئەبێ ئەگەر لەوە پێش بۆ نمونە 600 ملیۆن ڕۆژانە مەتر سێجا غازی لێ دەرهێنابێ ئەبێ بەرزی کاتەوە بۆ ملیار و ئیلا ئاخری چونکە پێداویستی هاوڵاتیان زۆر زۆر ئەبێ لە دوای جەنگ چونکە دیسانەوە تۆ ئەبێ دەستکەیتەوە بە عمار و دروستکردنەوە بنیادنانەی وڵات و تەنانەت بۆ داهاتە بێ هەناردەی دیسانەوە ئەبێ بەشیشی کە لێ دەربێنێ بۆچی بۆ داهات بەڵام قەتەر کێشەی نییە قەتەر ئەگەر هەموو قەتەریش بڕوخێ هەموو قەتەر هەر تەخت بێ وڵاتێکی زۆر زۆر بچووکە عدەدی سوکانی باڵێن ژماری دانیشتوانی زۆر کەمە داهاتێکی بێشوماری هەیە حتا ئێمە لە داتاکانە هەمانە یعنی ئەمە من زۆر جار نایکەم بە وەسفێک خوا و ڕستقییان و خەڵقەکەیان کەمە ئەمیری قەتەر لە مەلیکی بەریتانیا دەوڵەمەندترە لە چۆ لە ناو بەریتانیایە یعنی ئەو مڵکانی ئەمیری قەتەر هەیەی مەلیک خۆی نیەتی شای بەریتانیا خۆی نیەتی پاشای بەریتانیا نیەتی بۆچی لەبەر ئەوەی ژمارەی دانیشتوانێکی زۆر زۆر کەم مەساحەیەکی زۆر زۆر بچووک لە ڕووی جوگرافیەوە بەڵام داهاتێکی کۆنتڕۆڵەکرێ و هەستانکرێ و ئاسانە بەڵام ئێران زۆر باش کاتی زۆرترەوێ بە خێرایی پێم بڵێ گەروی هورمز وا باسەکرێ کە ترەمپ تەماحێکی تایە باڵەوە ئایا ئەمەی بۆ چێتە سەر و بۆچی تەماحی لە گەروی هورمز هەیە بە تایبەت ئەو دوورگەی خارکەی کە باسەکرێ ئەکەوێتە سەر ئەو ڕاڕەوەی گەروی هورمزەوە ئەگەر بێت و دەستی بەسەرا بگرێت و دواتر کۆنتترۆلی گەروی هورمزکا بۆ ئەمریکا چییە؟ کاک پشتیوان ئێمە جاریشکە دیسانەوە بێ بڕێنەوە پێشەوە گەروی هورمز لەوەتەی هەیە کێشەیە لەوەتەی هەیە وڵاتانی ئەوانەی کە داگیرکەر بوون یاخود ئەوانەی کە شەڕەنگێز بوون یاخود ئەوانەی کە ویستوانە مەساحی وڵاتەکان لە ڕووی ئابووری و جیۆگرافی و هێزەوە بڵاوکەنەوە دائیمەن هاتوون لە ساڵی 1400 و 500کانەوە حتا وەکو ئێستا گەروی هورمز پورتوگالەکان پەلاماریان ناوە بەریتانەکان پەلاماریان ناوە عەرەبەکانی ئەو مەنتیقەیە کە پێشەوەی ئەم دەولانەی خەلیج دروست بێ
ئەوان چون داگیریان کردووە یعنی سەڵتەنی عومان و ئیمارات و تەلازاقی ترم نەگرین ئەگەر تەماحێکی لە گەری هەمووی هاتۆ بۆ گەروی هورمز گەروی هورمز تەنگەی هورمز باشترین تەنگەیە بۆچی خۆی ئەگەر ئەو ناز و نیعمەت و سامان و سروشتی کە ئەم وڵاتانە هەیە ئەگەر ئەوە نەبووای یەجگارەوە هەمەتی نابوو بەڕاستی هەر ڕێڕێوێکی بازرگانی ئاساییە بوو وەکو نۆکەندی سوێز ڕێڕێوێکی بازرگانی وزەکە غاز و نەوتەکە سامانی سروشتی ئەم وڵاتانی کە هەر هەمیان یعنی شتەکە وا دروست بووە لە پلانەکانە هەیە هەر هەمیان کەوتونەتە چواردەوری یەکتری هەر هەمووشان بەوابەکان لە تەنگەی هورمزەوەیە ئەم سێ جەزیرەیە لەگەڵ جەزیرەی خارک جەزیرەی خارک ئەمە هی ئێران خۆیەتی وەلەو بەپێی مێژوو بێجگەل لە خارک هەتاکو ئەم بەریشۆن بەحرێن و ئەمانەش مێژووی کۆن باسەکەم هی دەوڵەتی ئێران بووە خارک بۆچی گرنگە لەبەر ئەوەی زۆربەی زۆری هەناردەکردنی غاز و بەتایبەتی غازی ئێران لە خارکەوێ داتاکانە هەنیشان لە سا هەشتاون و هەنیشان لە سا 94 هەرچکامیشان بێ زۆرە سێ تانگەکەی ترکە هەمانە ببوورە سێ جەزیرەکەی ترکە هەمانە ئەم سێ جەزیرە تۆمبوکی بچووک تۆمبوکی گەورە لەگەڵ ئەبوو موسا بەپی بگەڕێنەوە بۆ مێژوو ئەم سێ دوورگەیە هی خێزانی قاسمی حاکمی شارقەیە بەڵام دیسانەوە بەهۆی شەڕ و ئالۆزیەکانەوە لە ساڵی ئەگەر هەڵە نەبم ئەو کاتە شای ئێران لە ساڵی هەفتاکان هێزی بردە ئەوێ و داگیری کرد ئەم سێ دوورگەیە لەگەڵ خارک لەگەڵ گەروی هورمز بەڕاستی هەرسێکی لەژێر سەیطرەی ئێرانە لە ئێستاە لەبەری ئەمانەوە لەبەر ئەوەی شاخ بەتایبەتی با بڵێن بەری ئەم بەر سەڵتەنی عومانە عەفوو سەڵتەنی عومان شانشینی عومان بە حکمی ئەوەی لەبەری ئەمبەرەوە کەناراوەکانی سەڵتەنی عومان شاخ و هینێکی زۆر زۆری هەیە کەشتیەکان ناتوان لێرەوە پێچکەوە ناتوان لەنگەر ئیلا بێ بڕاتەوە لای با بڵێن تەڕەفی ئێران بە هەر سێ گەرۆکایەتی ترەمپ سەرکەوتووە بێ لەوەی کە لانی کەم دەست بگرێ بەسەر و گەروەیە ئێمە ئەوەی کایبینین کاوشتوان زۆربەی زۆری لێدوانەکانی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بینین زۆربەی زۆری ئەوەی کە باسێکە هەر بازرگانی و ئابووری و تیکتۆک ئەبێ بکڕم و ئەبێ پێم فرۆشن و ئەبێ ئەو تێسلا ئەوە گرینلاند کابراایکی بازرگانە بەڕاستی بەزێشتی کەشەیە من حەزەکەم لێرەیە باسی بکەم باش چ وڵاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یاخود بەریتانیا کە با بڵێن ئەمانە دوو زلهێزن ئەمانە لە ئەمریکای ئەنجومەنی پیرانمان هەیە ئەنجومەنی پیران زۆربەی زۆری ئەو کەسانن کە ئابووری ناسن دەوڵەمەنن لۆردن لە بەریتانە پیانە وترێت لۆرد ئەنجومەنی لۆردەکان زۆربەی زۆری ئەتوانم بڵێم بڕیارە گرنگەکان ئەوان ئەیدەن ئەتوانم بڵم نسبەیەشی بەجێ هەڵن ڕێژەیەک بەجێ هەڵێن بۆ کۆنگرێس و بۆ سەرۆکی پێمان بڵێ ئەمریکا بڕیارانی ئەمریکا ترەمپ با بڵێن هەمووی بڕیاری خۆی نییە هیچی بڕیاری خۆی نییە اللهم من تەسەورەکەم بازرگانیەکەی نەبێت لە بازرگانیە باشە خراپ نییە خەریکە بەڵام بۆ شێوازەنە جیاوازی ئەتوانی بڵێ گەر ئەم سەرۆکە ترامپ سەرۆک ترامپ یاخود سەرۆک ئۆباما یاخود سەرۆک کلینتن ئەمانەی پێشوو جیاوازیان چییە ئەمیە هەموویڵێ یعنی سەر بە کوردەکەی فلتەری نییە بەس ئەو مەسەلە ئێمە ریچارد نیکسنمان هەیە سەرۆکی ئەمریکا ئەو زەربە گەورەی لە جیهاندا کە هەتاوەکوی ئێستش و هەتا ئێمەش لە ژیانە بینین ئەو زەربە گەورەی کە ئەو لە جیهانیە هیچ سەرۆکیشی ئەمریکا لە جیهانی نییە ئەو لە ساڵی 1940 بڕیاریە کە دۆلار وابەستە نەبێ بە ئاڵتۆنەوە 8100 تەن ئاڵتۆنی هەیە ئەمریکا باشە دۆلار وابەستە نییە بە ئاڵتۆنەوە دۆلار ئەو کاتە لەسەر چی ڕێکەوتن لە 1944 دەوڵەت ڕێکەوتن لەسەر ئەوەی جموجوڵی بازرگانی لە نێوان ئەم 44 دەولەیە بۆ ئەوەی ڕێک بخرێتەوە ئاسان بکرێ ئەبێ بەچی بکرێ بە دۆلار هاتن دۆلار تەمان دۆلار عملێ نقودە هەموو دراوەکانی تریان ڕەبت کرد بەچیەوە بە ئاڵتۆنەوە بە دۆلاریشەوە بۆ هەر ئۆنسەیەک 35 دۆلاریان دانا بەردەوام بوو ئەمە هەتاکەی هەتا ساڵی 1970 لە ساڵی 1970 کە ریچارد نیکسن و کە سندوقی نەقدی دەولی دامەزران و کە خۆی هەر سەرۆکایەتیەکە و ئەو وڵاتەی کە پەنا بۆ سندوقی نەقدی دەولی ئەبا بۆی قەرزی لێ بکان ماڵوێرانە بێ لە پڕێگە بە شێوەیەکی مفاجئ وتی چیتر دۆلار ڕەبت نییە بە ئاڵتونەوە وەختێک زانی وڵاتەکان هەموو بانکی مرکزی و قاسەکانیان پڕە لە دۆلار کەواتە بە ئۆتۆماتیکی
دۆلاری کرد بە ئاڵتون خستێبری ئاڵتون بۆیە لە 1970ەوە هەتاوکو ئێستا ئەو 1970 تەنە زیای نەکردو 1930 تەنە ئێستا هەتا ئێستا زیای نەکردووە زیاشی ناکە و دۆلاریش تەبعەکە بە دڵی خۆی چاپیەکە بەبێ ئەوەی هیچ ئاڵتونێ لە بری دابنێ ئەزانی کاک پشتیوان ئەگەر بێت و ئەم دەوڵەتانە هەرمیان کۆبنەوە زەخت لە ئەمریکا کەم بڵێن زەحمە نەبێت تۆ لە 1970ەوە پارە چاپەکەی دۆلار چاپەکەی فەرمو لە جیاتی لە 1970ەوە ئەبێ حسابیکەی چەنە چاپ کردووە ئەوەنە ئاڵتۆن ئەبێ بخەیتە بری ئەزانی هەموو پێوەرە ئابووری هەموو عالەمی فلاسەکە هەر ئۆنسەیەک بێ بە 800,000 دلار هەر ئۆنسەیەک بە 800,000 دلار ئەمە شتە گەورەکانن بەڕاستی کە خەڵکی ئاسایی نایبینێت ئەمە زیاتر ئەوانی کە لە مەجای بازرگانی و ئابووری و با بڵێن یاخود بازرگانی گەورن کۆمپانیای گەورن کارخانی گەورەیان هەیە گەورەکان ئەوانە ئەم شتانە بینن بۆیە ئەمریکا لە زۆربەی زۆری شەڕەکانە بێجگە لەو هێزانی کە ئەینێرێ وەکو سەربازی هێزە مهمەکەی دۆلارە بە دۆلار هەڕەشەولەیەەکە زۆر باشە بە کورتی زانیاریە کە دەستی ئابووری کورساتنیش دەستی کەوتووە ئەوش بابەتی ئەوەیە لە ئاستی عێراق لەم 1-2 هەفتەی ڕابردوو هاوڵاتیان زۆر ڕویان لەوە کردووە پارەکانیان لە بانکەکان بکێشنەوە ئەو هاوڵاتیانی کە پارەیان لە بانکەکانێ ئەمە چ زەرێ لە کەرتی بانکی لە عێراقدا خۆی بە دڵنیاییەوە ئەوە ئەتوانم بڵم بانکەکان بە شێوەیەکی گشتی ناتوانانی بڵێ بانکەکان زەرمەند دەبن زەرمەند نابن من هاوڵاتیەکەم پارەم لێوێ ئۆکەی لە چ کاتێکا زەرمەند دەبێ ئەگەر لە پڕێکە کۆمەڵێ خەڵک لە بارێکی ئاسایی نەبوونی شەڕا و هەبوونی پرۆژەیە پارەکان بکشێنێتەوە بەڵێ بانکەکان زەرمەند دەبێ زەرمەندێکی زۆر بێت چکە ئەو پارە ئەیە بۆ ئەوەی پرۆژە بچووکەکان پرۆژە گەورەکان با بڵێن سەپۆرتی بکە پشتیوانی بکە بەڵام لە بارودۆخیشی ئاوایە کە ئەتوانین بڵێن جموجوڵی هەم بازرگانی و ئابووری زۆر لاوازە بە تایبەتی ئەو وڵاتانی کە باسمان کرد کە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ لەم جەنگەیان تەسیراتیشی ئەو توی نییە پارەکە سەحبەکەیە لە ماڵۆدایانێ هەفتی داهات و ترەمپوان ڕێکەون و پارەکەبەتەوە بۆ بانکەکەش خۆی پارەکەی لایە ئەبێ لە لای بێ چونکە خۆی ئەوە هەر بانکێک بێت دەستکاری پارەی هاوڵاتی بکە ناتوانێت چونکە هەر بانکێک ئەبێ ڕخسەیەکی هەبێ ئەبێ مۆڵەتێکی هەبێ لە بانکی مرکزی عراقیەوە بێ بڕی ئەو بانکە بڕی 450 بۆ 600 ملیار دیناری عراقیدا ئەنی کۆمەڵێ ڕێو شوێنی تایبەت بەخۆی هەیە بڵێ اینجا دوای ئەوە مۆڵەت وەرەگرێ ئەژینە هەموو کەسە ناتوانێت بانک دامەزرێنێ پێم خۆشە بوو کە کاتی زیاتر هەبووە بەس مەگەر لە دەرفەتێکی ترا زیاتر گفتوگۆ لەسەرم بابەتانە بکەم زۆر خۆشحاڵم دکتۆر ئاودێر عەبدولواحید پسپۆڕی بازرگانی و ئابووری زۆر سپاس کاک ماندوومان کرد زۆر سپاس